ناکۆکیەکانی نێوان تورکیا و ئیسرائیل لە سووریا قوڵتر دەبێتەوە. ئایا فڕۆکە جەنگیەکانی تورکیا و ئیسرائیل لە ئاسمانی سووریا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە؟ شەوی شەممەی ڕابردوو ئیسرائیل 8 پێگەی لە دەوروبەری دیمەشق و حەما لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە کردە ئامانج. لە نێویاندا پێگەکانی سەربەلیواکانی سوڵتان موراد و سلێمان شا کە لەلایەن ئەنقەرەوە پاڵپشتی دەکرێت. هاوکات لەگەڵ ئەم پەرەسەندانەدا دەنگۆی ئەوە بڵاوبوویەوە کە فڕۆکە جەنگیەکانی F-16ەکانی تورکیا بەسەر ئاسمانی باکووری سووریادا سوڕاونەتەوە و دەوروبەری ئاسمانیان لە هەمان ئەو ناوچەیەدا ئەنجام داوە کە فڕۆکە ئیسرائیلیەکان تیایدا سوڕاونەتەوە. باگوێرەی سەرچاوەکان فڕۆکەکانی تورکیا سیستەمی جەنگی ئەلکترۆنیان بەکارهێناوە بۆ ناردنی سیگناڵی هۆشداری بۆ فڕۆکەکانی ئیسرائیل، هەروەک ئاڵوگۆڕێکی رادیۆیی کورد لە نێوان هەردوولادا تۆمار کراوە، بەڵام نەگەیشتۆتە ئاستی ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەوخۆ. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن ئیسرائیل دوای ئەو ڕووداوە پۆڵێکی دیکەی فڕۆکەی جەنگی ڕەوانەی ناوچەکە کردووە. بە شێوەیەک 14 فڕۆکەی جەنگی ئیسرائیلی ئەو ڕۆژە لە بواری ئاسمانی سووریادا سوڕاونەتەوە.